یاریەک کە تەواویان بە تاسەوە سەیری دەکەن. هەمیشە زۆرترین بینەرەکان لە خۆی کۆ دەکاتەوە، مێژووی سەرهەڵدانی بۆ کەی دەگەڕێتەوە. تۆپی پێ هاوڕێکەی مرۆڤایەتی. تۆپی پێ بە بەناوبانگترین وەرزشی جیهانی دادەنرێت، بە ملیۆنەها کەس چێژ لە سیرکردنی وەردەگرن. ئەمەش وەرزشێکە کە زۆر بە ئاسانی دەتوانرێت ئەنجام بدرێت لە ناو باخچەکان و سەر شەقامەکان، گۆڕەپانە ناوخۆیەکانیش. و زۆربەی زۆری تاکەکانی کۆمەڵگا هۆگری تەواویان بۆ ئەم یاریە هەیە و ئەموان بە جۆش و خڕۆشەوە بە دیاریەوە دادەنیشن. بە تەواوەتی ناتوانرێت دیاری بکرێت کە کێ ئەدامەزرێنەری یاری تۆپی پێ دادەنرێت، چونکە هەر لە کۆنەوە ئەم یاریە بوونی هەیە. لە وێنە کۆنەکانی یۆنانیەکان و تەنانەت میسریەکانیشدا ئەم یاریە بوونی هەیە. بەڵام ئەو یاری تۆپی پێی کە ئێستا بوونی هەیە دەتوانرێت بوترێت لەلایەن کەسایەتیەک بە ناوی کوب مۆرلیەوە لە ئینگڵتەرا دایانراوە. تێیدا چەندین یاسای تایبەتی بۆ دانراوە، بەڵام دواتر چەندین گۆڕانکاری بەسەردادێت. لە دوایەوەی یەکێتی تۆپی پێی ئینگلیزی لە ساڵی 1863 دروست دەبێت. لە پێشوودا چەندین جۆریاری تۆپی پێ لە ئینگڵتەرا هەبوون، بەڵام بەهۆی ئەوەی یاسایەکی تایبەت نەبوو هەمیشە شکستی دەهێنا، چونکە هەمیشە هەڵە لە کاتی یاریەکاندا دروست دەبوو و زۆر جاریش ناکۆکی دەکەوتە نێوان یاریزانەکانەوە. ئەوە ڕاستە کە ناتوانرێت کەسێک بە دامەزرێنەری ئەم یاریەدا بنرێت، چونکە لە زۆر سەرچاوی مێژوویدا باس کراوە. بەڵام مۆرلی بە باوکی یەکێتی تۆپی پێ دادەنرێت و جێپەنجەی هەمیشە دیار بووە. یەکێک لە گرنگترین ئەو کارانەی کە ئەنجامی داوە بریتی بووە لەو نامەیەی کە لە ڕۆژنامەی بیل لایف بڵاوی کردوێتەوە. لە ڕێگەیەوە توانیوێتی کۆبوونەوەیەکی مێژووی گرنگ لە ڕێکەوتی 26 تشرینی یەکەمی ساڵی 1863 ئەنجام بدات. لەو کۆبوونەوەیشدا چەندین یاسای گرنگ سەبارەت بە تۆپی پێ لەلایەن 12یانەوە تاوتوێ کرا. باشترین یاساکان بۆ ئەو وەرزشە دانران. لە ئێستادا تۆپی پێ لەلایەن یەکێتی نێودەوڵەتی فیفاوە بەڕێوە دەبرێت کە لە ساڵی 1904 دامەزراوە. ئەمە ژواتە 41 ساڵ دوای دروستکردنی یەکێتی تۆپی پێی ئینگلیزی. ئەی تۆ چی لەسەر تۆپی پێ دەزانیت؟ پێمان بڵێ.